ئاگاتان لە بەتەمەنەکانی ماڵتان بێت. ئەوان لە ناو جێگادا ڕائەکشێن بەڵام خەویان نییە، نان دەخۆن بەڵام تێر ناخۆن، پێدەکەنن بەڵام زۆر دڵخۆش نین، فرمێسکەکانیان لە ژێر زەدەخەنەکانیان دەشارنەوە و بەتەنیایی دەگرین. بەتەمەنەکان دووری ئێوە ئازاریان دەدات، پشت لێ هەڵکردنیان دڵیان تەنگ دەکات، سەرقاڵبوونتان بە مۆبایلەکانتان بێتاقەتیان دەکات. بەتەمەنەکان ئیتر وەک جاران دەسەڵاتیان نەماوە، بۆیە وریابن بەرامبەریان بێ ئەمەک مەبن. بەتەمەنەکان لە خوداوە نزیکترن، ئاگاتان لە دوعاکانیان بێت تا درەنگی نەکردووە بەرهەمی خۆت بچنەوە و بیدوورەوە. بەتەمەنەکان باوک و دایک و زۆربەی هاوڕەکانیان نەماوە، ئێستا تەنیان، کەسێکیان نییە لیان تێبگات و باسێکی ڕابردوویان بەیەکەوە بکەن. دڵیان بریندارە و خامۆش، ئاگاتان لە دڵیان بێت. بەتەمەنەکان ئەو وشانەی کە بەلای تۆ ئاساین، ئێستا ئەوان پێ ڕووگیر دەبن. ئەو وشانەی لای تۆ مای ڕووگیر بوونن، ئەوان پێی دەمرن، وریابن. بەتەمەنەکان کاتێکی زۆریان هەیە، پێویستیان بە کەسێکە پڕی بکاتەوە بۆیان و گوێیان لێ بگرێت و بیان دوێنێت. بەتەمەنەکان باوک و دایکمانن، باپیر و داپیرمانن، یان هەر کەسێکی تری نزیک لێمان. ئەوان کە زۆربەی هەستەکانیان لە دەستداوە پیر بوون، ببن بە بەهار بۆ پاییزیان، با پاییزی خۆت بێ بەهار نەبێ. ببن بە گۆچان بۆ دەستەکانیان، با بێ گۆچان نەکەون. بەتەمەنەکان بەڕێون، خەریکە وردە وردە جێمان دەهێڵن، من و تۆ جێگان دەگرینەوە. ئاگاتان لێیان بێت. سڵاو لە بەتەمەنەکانمان و ئەوانش کە چاودێریان دەکەن. ئێمە هەردەم پێویستمان بە وتە و ئامۆژگاریەکانیانە.